نۆرۆز و بنەماڵەیەک یان بەختکردوانی سیاسی. نۆرۆز بۆ بنەماڵەیەک یان بەختکردوانی سیاسی ئازاردارترە لە هەموو ساڵێک. ئەو ئازیزانەی کە یەک یا چەند نۆرۆز لەوە پێش لە نێو بنەماڵەکانیاندا بوون، ئێستا لە ئارامستانەکان و یان لە نێو گۆڕەبێنا و نیشانەکاندا ئارامیان گرتووە. بە هەزاران زیندانی سیاسی لە زیندانەکان و لە ئەشکەنجەگاکانی دوور و نزیک لە بنەماڵەکانیان لە بارودۆخێکی زۆر نامرۆڤانەدا بەسەر دەبن. لە 44 ساڵ حاکمیەتی ئیسلامیدا بەدەیان هەزار زیندانی سیاسی لە ئەشکەنجەگاکانی حکوومەتدا شکەنجە و یان ئیعدام کراون. بە هەزاران کەس لە جەریانی ناڕزایەتە جەماوەریەکانی دژ بە حکوومەتدا بە گولەی جەنگی گیانیان لەدەستاوە و یان دەست بەسەر و ئیعدام کراون. ئێستای تر کەمتر بنەماڵەیەک هەیەکە ئەندامێکیان دەست بەسەر، زیندانی، ئیعدام، دەرکراو لە سەرکار و یان بەناچار پەرەوازەی هاندەران نەبوو بێت. نەورۆز ڕۆژی لەدایکبوون، ڕۆژی هاوسەرگیری، ڕۆژەکانی لەدایکبوونی مناڵان بۆ بنەماڵەیەک یان بەختکردوانی سیاسی ئاوێتەی ئازار و ژان گریانی بە ئاشکرا و شاراوەیە. بەشێک لە ژیان و کاتی بنەماڵەیەک یان بەختکردوانی سیاسی لەسەر مەزارەکان تێپەڕ دەبێت. ئەرکی هەر ئینسانێکی شەریف و ئازادی خواز و هەر ناوەندێکی جەماوەری گروپێکی کۆمەڵایەتیەکە بنەماڵەیەک یان بەختکردوان و زیندانیانی سیاسی بە تەنها نەهێڵنەوە. بەتایبەت لە مەراسمەکانی نۆرۆزیدا یادوناوی ئازیزانی گیان بەختکردوان بەرز و بەڕێز ڕابگرن. شەپۆلی دادخواهی لە کوردستان و لە هەموو ئێران ڕووی لە گەشەیە. حکوومەتی ئیسلامی و حاکمانی جنایەتکاری دەبێ وەڵامدەرەوەی سەرجەم ئیعدامەکان، قەتڵەکان، تیرۆرەکان، بۆمباران و موشەکبارانەکان بن. لە هەموو شار و ئاواییەک پێویستە ناوی هەموو گیان بەختکردوانی سیاسی، وێنە و عەکسەکانیان بە دیواری شار و ئاواییەکانەوە، بە موزەخانە و ناوەندەکانی یادکردنەوە، بە دەروازەی ئارامستانەکانەوە ببیندرێت. پێویستە بنەماڵەی ئازاردیتووی یان بەختکردوانی سیاسی پشتیوانی معنەوی و ئەگەر لازم بێت یارمەتی ماڵی بکرێن. خەڵکی کوردستان و ئێران بۆ خەبات دژ بە کۆنەپەرستی ئیسلامی هەزینەیەکی قورسیان داوە. حکوومەتی ئیسلامی دەبێ وەڵامدەرەوەی سەرجەم ئەو جنایەتانە بێت کە بۆ داسەپاندنی ستەمی نەتەوایەتی، ستەمی مەسەبی، دواکەوت و ڕاگررتنی بە ئەنقەستی ئابووری کوردستان کردوونی بێت. خەڵکی ستەم دیتوی ئێران کە لە 1 سەدەی ڕابردوودا لەگەڵ ئێستێبدادی سەڵتەنەتی و کۆنەپەرستی مەسەبی دەستەو یەخە بووە، ئیعدام و ئەشکەنجەی زۆر کراون. لە درێژە و ئاکامی خەباتیاندا نظامێک بۆنیاد دەنێن کە ئیعدام و ئەشکەنجە تێدا ئاسەواری نەبێت. زیندانی سیاسی بوونی نەبێت و پێشێلکرانی مافەکانی خەڵک و ئەوانەی ئازادیە سیاسیەکان زەو دەکەن مەحاکمە و ناچار بە وەڵامدانەوە دەکرێن. حکوومەتی جنایەتکاری ئیسلامی بە شوێن قەسڵی حکوومەتی ژینا ئەمینیدا زیاتر لە 600 کەسی لە زیندانەکان و لەسەر شەقامەکان کوشتووە تا بڵیسەکانی شۆڕش کە بە کوژرانی ژینای لاو داگیرسا بوو کە بکاتەوە. بە هەزاران کەسی بە گولەی جەنگی بریندار کرد و دەیان هەزار کەسیشی خستە گۆشەی زیندانەکانەوە. لە مراسمەکانی نۆرۆزی ئەمساڵدا یاد و بیرەوەری سەرجەم ئازیزانی گیان بەختکردووی سیاسی لە ماوەی 44 ساڵ حکوومەتی جنایەتکاری ئیسلامیدا ڕێز لێدەگرین. سەردانی بنەماڵەکانیان دەکەین و بە هەموو شێوەیەکی ممکن پشتیوانیان دەکەین.